سڵاوتان لێبێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەم جارەشمان کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازی لەخۆ گرتووە. تا کۆتایی لەگەڵمان بن. نانەوایەک لە هەولێر بەهۆی هەڵواسینی کۆمەڵێک وتەی سەرنجڕاکێشەوە مشتریەکانی لە خۆی کۆ دەکاتەوە. خانمێکی شاری سلێمانی بە وێنەی سەرنجڕاکێش لە سەرنینۆکی خانمان کارەکەی پەرە پێدەدات. ژنێک لە ئامێدی ماوەی 8 ساڵە نانەوایە و بە شێوێکی تایبەت نان دروست دەکات کە بۆتە جێی سەرنجی مشتریەکانی. نانەوایەک لە شاری هەولێر بە هەڵواسینی وتەی جوان و سەرنجڕاکێش مشتێکی زۆری لە خۆی کۆ کردوتەوە. ئەو دەڵێ کە سەرجەم نووسینەکانی بۆ خۆی نووسوێتی و هیچ شتێکی دووبارەشی تێدا نییە. بۆیە مشتریەکانیش پێیان شتێکی جوانە و کاتێک کە دەچنە ئەوێ لەگەڵ خوێندنەوەی ئەو نووسراوانە کاتێکی خۆش بەسەر دەبن. ئەو کاتە لە تاریخەکەی دەگەڕێتەوە ساری 1532 زمانی عوسمانیەکان بوون لە کۆی دامەزرا خەرچی کۆی فێر بوو. ئێستاش بەرتەوازە لێ بووە خەرک تۆزێک فێر بووە لە خۆی ئەویشە ئێستاش مەزموعەکن لە هەولێرە بەردەوامی لەسەر ئەو کارەی. ئەو فکرەیە برادێکی خۆم لە هۆڵەندا هات بووە لە مەطعەمە چینانی خواردبوو ئەو بکڕە تاکو بشی ئەگەر ناکرێت بکڕە تا من بشیم. ئەوەی بە من گۆ منیش لە دوکانەکەی خۆمدا ئەوە بەبەوەیدا پەرەمسان فکرم لەو هات شتی زوان دابنێم خەرک لە باتی بێزوو بەڕێم کە شتانە ئەو قسە نەستەقانە و ئەو قشە جوانانە دەخونتەوە ئاگای لەوەی نامینێت کە برێزوو بەڕێمکە بەو شتانەوە مەشغوڵ دەبی. قسەکانی شتێکی زۆر نایە بوو زۆر جوانن نە فەیسبووکێنە نە کتابێشن هەموو ئیفکری خۆ من دامناین و هەتا ئێستا بەردەوام لەسەری نزیکەی 4 ساردەخایانی ئەوەندە وتانم خڕکردیتەوە. زۆربەی شنەکان دێن بە پیاوەکانیان دەرێن ئەوە پیاوەکی گەلک باشە. زۆربەی شنەکان دێن تەسویری دەکەن بە پێشبراوی دەکەنەوە وتەکان وتەیەکی وایە جێبیستی نەبووین. ئەمریکا شتێک جێبیستی ببن ناینووسم نابی کەس جێبیستی بی ئەو فکران لەو خۆم دایدەنێم ئەگە خەرک جێبیستی بی ناینووسم. خەرک دەستخۆشی نوێ دەگا خەرک ڕسمی دەگری خەرک لە سلێمانیەوە دێن لێرە بێرەدا دۆڕەکەنانی دەکردن تەسویری دەگەن دەی بنەوە بە سلێمانی هەتا لە ساخانە چیاندایە لە سلێمانی زۆربەی قسەکانی منیان نووسیدەوە لەوێندەر. ئەو شتانە شتێکی جوانە هەتا ئێستا کەس بەڕووی نەشکاندیتمەوە برێ ئەو وتە ناشیرنە ئەو وتە خراپە هەمووی دەستخۆشی کردیا لۆیە منی زیاتر تەشجیع بوویم. ئەمن هەموو جارە دایکم دەیگوت کوڕم ئەگەر نانەکەت خوارد دوی بکە خێر نەفس گەورەیە نەفس قابلی هەموو ئینسانێکیە جووە مەسیحیە یەهودیە هەر بابەتێک لەو بابەتانەبی قابلی دی بە زولکوبەرە قابلی نییە. ئینجا ئەو فکرم گرتیە هەتا ئەمر مابم هەر دەبی خێری لێ بکەم چەندی بڕۆشم یعنی بەشەشی لێ دەکەمە خێر خەرک لە خۆی دەسانی ئەگەر بێ ئێرە مشتری ئێرە بی
دەزانی چەند بەنگلادش لەو زادەی هەیە چەند بەنگلادشی ئەو کەپسەکان دێن بەیانیان لێرە پاریان لێ وەرناگرم ئەگەر دەی بخۆن 50 جوانەی ڕۆژە 50 قیم و 50 پەنیری بخۆن پاریان لێ وەرناگرم. مەزموعە خەرکەکەنا ئەو 100,000 دێنی 50,000 دێنی شارەزای منە دەرگای سیوان ئەو یەک دوو ڕۆژەی پارێ ئەو فەقیرانە وەرمەگرا من دەدەمێ 100,000 دادنێ لەکنە من ئەمنش دەینووسم لەکن خۆم تەختە سەبوڕەکەم هەیە دەینووسم چەند کەس دەرێ بە خێرە ساحبی. پەیمان یاسین کچێکی شاری هەڵەبجەیەوە و ئێستا توانیوێتی بە دروستکردنی کەیک و شیرینی تایبەت سەرنجی هاوڵاتیانی شارەکە بۆ لای خۆی ڕابکێشێت. ئەو دوای تاواکردنی خوێندنی دەرفەتی کاری بۆ خۆی و خانمێکی دیکە ڕەخساندووە لە پلانیشیدایە کارەکەی گەورەتر بکات و لە داهاتوودا کارگێکی بچووک بکاتەوە کە دەرفەتی کار بۆ کەسانی دیکەش بڕەخسێنێت. من ساڵی 2014 خوێندنم تاو کردووە جامیعی سلێمانیم تاو کردووە بیرۆکەیم ئیشەش ئەوە بوو خۆم حەزم بە ئیشەکە بوو سەرەتا لە ماڵەوە دەستم پێ کرد بەپێی داواکاری خەڵک ئیشەکان مەکرد بەڵام داواکاری زۆر بوو تەڵەب لەسەر ئیشەکان زۆر بوو هاتینە دەرەوە کردمان بە دوکان. لەخوا بەزیابێ تەڵەب لەسەر ئیشەکانمان باشە خەڵک تا ڕادەیەکی زۆر باش لێ ڕازیە ئێمە زیاتر لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبووکەوە خەڵک ئیشەکانمان ئەمینێ و لێوێشەوە ناسراوی. لە ئێستا یار خۆم و یەک کەس لەگەڵما ئیش ئەکات بەڵام ئیشەڵڵا لە داهاتوە هەلی کار بۆ چەند کەسێکی کە هینەکەین و دامەزرێنین و چەند کەسێکە لەمان ئیش ئەکات. داواکاری زیاتر لەسەر کێکە ئێمە کێکی عیدی میلاد دروستەکەین کێکی عیدی زەواج دروستەکەین کێکی زەواج دروستەکەین دوو شیرینی تایبەتیشمانێ ئەوانە دروستەکەین. جیازی ئیشەکەی ئێمە لەگەڵ شوێنی تر ئەوەیە ئەمە شتێکی حازرمان نییە لە ناو بەڕادا بێت بیبات بۆ منە کەسەکە بە دڵی خۆی دیزاینێک هەڵەبژێرێ و ئەڵێ لەو دیزاینە بۆ بکەن. جیازێکی ئیشەکەی ئێمە ئەوەیە کێکەکانمان تازەن زۆر بە تازیانی هەر خۆمان لێرە کێکەکە دروستەکەین و هەر لێرە پێشکەشی مشتری ئەەکەین. بە دەرەجەی یەک پاڵپشتم لەم ئیشەیە هاوسەرەکەم و خێزانەکەم بەڵێ بە دڵنیایە بۆنە ئافرەتی ژۆک و پیاوەتوانێ بێتە دەرەوە و ئیش بکە بگرە جوانتر و هەنێک ئیشەیە لای ئافرەتەوە بە سەلیقەتر و جوانتر ئیشەکان ئەکرێت.
ئیشی ئێمە وردەکاری زۆرە مانوبوونێکی زۆری ئەوێ هەم لە ڕووی جەسەدی و هەم لە ڕووی عەقلیشە چکە بێ ورد زۆر وردبی لە دیزاینەکانە تا ڕادەیەکی باش مانوبوونی ئەوێ. ئەدەواتەکانشمان من زیاتر لە سلێمانیەوە ئەیهێنم لە ئێرانەوەشت ئەکڕم لە شوێنی کە لە پەیجەکان هەر قاڵ بێ هەر شتێکم بەلاوە جوان بێ داوای ئەەکەم بۆی ئیشەکەم جوانتر بێت. خانمێکی شاری سلێمانی خولیای وێنەکێشانی هەیە و ئەو خولیایی لەسەر نینۆکی خانماندا تاقی دەکاتەوە. فێنک ئاسۆ کە لە وێنەکێشاندا ئاستێکی باشی هەیە ئێستا لاراشکاکەی خۆیدا وێنەکان لەسەر نینۆکی خانمان دەنەخشێنێت. ئەو دەڵێ بۆ کات و وەرزە جیاوازەکان وێنەکانیشی جیاواز دەبن. من ناوم فێنک ئاسۆیە ماوەی 7 ساڵە لە بواری جوانکاریە کارەکەم. ساڵ بە ساڵ شتی تازەتر و جوانتر لە بواری خانمانە بێتە پێشەوە. بێگومان ئێستا کە نینۆک زۆرتر خانمان تەڵەبیەکەن و ئیشی لەسەرەکرێت جوانترین شتە لە ئافرەتا کە دەرەکەوێ نینۆک. وەکو ئەوەی کە حەزم لە وێنەکێشان بۆ هەموو کات هەستەکەم بواری جوانکاری خانمانیش ئەو بواراگرێتەوە، یعنی کە لەسەر دەموچاوێک ئیشی بۆ ئەەکەی یعنی زۆر ئەکەوێتەوە سەرەوەی کە تۆ وێنەیەکە کێشی لەو کەسەیە چۆن ئەو کەسە ئەگۆڕیت نینۆکەکەش بە هەمان شێوە بە شەیپی دەسەکەی ئەگۆڕێ ئەو کەسە دەسی چۆن بێت نینۆکەکە ئەبێ بزانی چۆن بۆی دانێ ئەو دیزاینی کە ئەیەوێت ئەگەر تۆ بێت و دەستی وێنەت نەبێت ناتوانانی و ئیشی بۆ بکەی کە داوای ئەکا. یعنی هەستەکەم ئەو خولیای وێنەکێشان لێرەیە توانیومە بیدۆزمەوە. نینۆکە سوو ئەشکێوە نییە نەرمە نینۆکە زۆر درێژ نابێتەوە. خانمان بەپێی وەرزەکان ڕەنگەکان ئەگۆڕن. ڕەنگەکان لە زستانە بەرەو تۆخ ئەچن، هاوینان حەز بە ڕەنگی کاڵ ئەکەن. بە تایبەت ئەم ساڵ خانمان زۆر گرنگی بە نینۆکەکانیان ئەیەن.
سەبیحالی خەڵکی بەرواریە و ماوەی 8 ساڵە لە ئامێدی کاری نانەوایی دەکات. ئەو دەڵێ کە ئەوانەی ئەوان دروستی دەکەن زۆر تایبەتەوە لە کوردستان و دەرەوەش داواکاری زۆری لەسرە. ئەو هەر لە منداڵیەوە خەریکە و ئیشە بۆ ئێستا وەکو هاوکاریەک بۆ خانەوادەکەی درێژێ بە کارەکەی داوە دەشڵێت کە بە شانازیەوە لە کارەکەم بەردەوام دەبم. والصبيحة علمة زبروري ما وأبا يعني تقريبا إيكي هاي بو إيك الصلاة بتاع هالصال أزبري بشود كم وريكوريو ظلام ياخد كم أسجل حجلي شو ليجي كم أم بتشكوت ياخو من هرف شو ليكي هميش الظانن وكي تيجي دخازي بومتهن مثلا بومن دفلان نوني تشكي دهندم تشكي يعني وقت خود دانن ساعات داده بومن تشكي أزبو حاضر كم وهما دهم بخوبان خدا كس بدهيبا تقريبا ساعات بين جنيبة أصحابي دي كم حتى ساعات نهي نوني بأس خلاص بم وإيفوليوجي ساعات 3 داس بيت كم أس تقريبا حفتي خلاص بم شو كا من دخوزيها من أس جالك تأخير بم ودخوزيت مجي هكذا داوربان يعني ندخلي بتنينا يعني مثلا شتي أميدي شتي كونيا مالا شتي وان داوربان وان كندت همي عاد حتى السليمانية جي منوني مني شوي حتى جلاميرجي شوي خو أسبري وإنك أخبري فيسبوك خالك جلاميرجيات نافرينون بخش داف مبد واس راسم قد هين متصيرنا كان كرم تصير كده بس أسنام واكي ديجي مدير شركة غازل كمان كمني بتشكرين وانا من بري إسبانيا ناني كجنيش نقله كي من بوه 15000 بتشكري يبري جرا كيج بوه 20 يبري إسبانيا بخو الجامعة ده حتى الجامعة دي يبري وكي ديجي حتى دهوكي شوي مثلا جيرانت من عرب بخود شيت كان بنا مثل بن محاضر كي از بحاضر كان اولاتين دخوزيات كان مثلا دي بجن ما بوي 10000 15000 نسبيد بيتن ما بوي 5000 نسور بيتن مثلا از بچه کم که او بخوتین لجوجیتین پانیریتین از بونا چه کم هنده جرا کنجیتین از بونا چه کم عندي من چه بيت از بونا کم الحمد لله از گلکو بکیف خوشم و از حس کم عنی همیش نکاری کاریو ظلام خو بکنو مال خو عیال خو بکنو چه شرم جیتی دنیا هست شو لکی مروف بکتن بو مال خو و کی دیجی اكو قلت يا ما دكانيت مبخونه اسناتش ما جهه كدير اون نفسي كي اون عرضه كديره هما هاد دكانيت مبخونه وخاني مجي كسردا هونەرمەندێکی ئاواری ڕۆژاوای کوردستان کە ئێستا لە ئەنقەرە نیشتەجێ توانیوەتی با کارە هونەریەکانی جێگەی سەرنجی بینەرانی بێت ئەو بە بەکارهێنانی ڕەنگی گەرمی ڕۆژهەڵاتیانە جێگای سەرنجی زۆر لەو کەسانەیە کە تەماشای تابلۆکانی دەکەن. عەدنان چەتۆ لە پێشانگایەکی تایبەتدا 50 تابلۆی هونەری نمایش کردووە کە تیایدا ڕەنگی گەرم و زەقی بەکارهێناوە. خامش لازم أظن من شامي مجامعة خود 2004 2008 ما خلاص كر لشامي تشتي مخن جيل بيجين جرافور أو جي تي يعني تسر جلك تكنيك تدهي براستي حوالي مني كرد حمود شنا عالية جهد رسم بكر
جد بيجن تصوير لشامل بس از شو ما تشكي دي بو بهتر از قارب تشكي نوع ام قارب تشيكن يعني ككرد يعني دورم 2011 ام دركتن سوري برقو حرب هبو ما خصنا عسكرية تش مشتيولو ام چون هوليري مان صار كل هوليري مان لهوليري فيلم آدم شغلي بهتر قدر هنر شغلي برقو سوري فيلم شكر فيلم يكن اي بلقسا دورم هاتنا تركيب 2013 ام اسطنبول مان 7 ساله ما قالك فيلم شكر دما كدريج من رسم نكر شغلي 5 ساله جبرقو زحمت و شيء هر جارك جهكينو رسم جي جهك جرد في قاربي روني جبرقو وقت جرد خو وقت خوازي لازمت الجهك يب دورة 2016 حفدة دي سوا قرام هدي رسم كر رسم وكا همو زاروكا يعني همو زاروك رسمين يعني بيجي كيد بيجي خطاس تشوش بوم رسم تكر بس كيف ايه دوام تكن يعني ايه بر دوام تكن بلكي اول هام هاتا بيج آمين من ابي شيراز اجي نهال المانيا يعني بلكي خطاس تشوش موديت رسم تكر رسم شي تكر رسم نخوشي شي تكر فوقت زاروكي بتشوجك مجي خستز اجي يعني ما قوية اجي بقولوا رسمنا خوشك شيكو هنر يعني هنر الجما يعني جما كرداد لا شيء ما ده بس ياك لازم اقول درخي بهتر اثر حركات شغل ما تشير بيجن يعني بهتر رقص هي او رقص دين يعني بشكل كديز بين بهتر رنگويچنا بهتر چاوا انسان کاری خوب حر کنی برقصش برگو رقص نوك قوتني نوك تشكيل دستي خوب كي رقص بهتر لا شيء تشتكي كي قوت ميجيتا بيجيتا فالويد اوجي زمانك تشتكي بيجي بس بيقوت زماني خوب ف دوي مجال الشغل تلعورك اكيد ميزينه بينه وكوشكك هي بينه بسيكك هي يك بينه حسبك هي هر يك تشتكي بينه هاي كان شغله دويت شغله كدي بينه دويت تشتكي بينه شو برقو تنال باجاري خوي تلجهكي دي تلجهكي غريبي اوكي كي ستوري بينها تني كاري بيجي كاب بلانات الشيء بلان نين ام بي بلان يعني تنزاني تفكري تهري تبميني اسكار بيج مثلا هنري ده جلك خورتي كرد هنا بمسألتكن بس خاب كسوة ناس ناك كرداء يعني عرب وناس تكن ترك وناس تكن أوروبي وناس تكن كرد وناس ناكن يعني وكرجي دوسيا ناس تكن وناوي وابست بيجون وهو يعني ايجو ميوزك يشيت تكن بهتر خلق وناس تكن يعني كارم تشتكي بيجهم انه دريا ورا دريا قناة بيش شارنا وكارم بهتر نيزيكي واخورتا نيزيكي وا يعني في مسألة برجو أبجي رحكة لازم يعني لازم أم هنرمندي خوجي ناس لا ماوی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.